سڵاوتان لەبێتم کاتتان باش لە ماوەی چەمەنجی ڕابردوو زۆر دەنگۆی ئەوە هەبووکەوە بەشە خۆراکی ماگانەی هاوڵاتیان دوا دەکەوێت و بە تایبەتیش ئەو گرفتەی کە هەبووە گرفت لە نەهاتنی ئارد بووە کە تا ڕادەیە کاریگەری کردوتە سەر دۆخی بازاریش من دەمەوێت گفتگوی زیاتر لەو بارەوەی بکەم لەگەڵ نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی کاک شێخ سڵاو لەبێت گەربێتە ئێرە پێم بڵێیت سپاس بۆم دەرفەتە سەبارەت بە بەشە خۆراشی هاوڵاتیان تا ئێستا چ کەم و کوڕێکەیە و بە تایبەت لەبارەی ئاردەوە ئایا ئەو دواکەوتنە بۆچی بووە؟ سوپاس سڵاو لە بینەرانتان هەرۆک ئاگادارن ئێمە وەکو بەڕێوەتی گشتی بازرگانی لایەنی پەیوەندداری بە مەسەلەی خۆراک و ئارد لە هەرێمی کوردستان چونکە ئەو خۆراک و ئاردەی کە لە بەغداوە دێت لە ڕێی ئێمە دابەشەکرێت بەسەر هاوڵاتیاندا لە ڕێ بریکارەکانمانەوە لەم ساڵدا کە ساڵی 2022 تا ئێستا سێ بەشە خۆراکاتوە بەشی خۆراکی یەکەممان لە سەدا 98 دابش کراوە تۆزێک کەم لە نیسک ماوە لە لەیەک دوو شاریانە ئەویش ئینشەڵڵا لەم ڕۆژانە دێت و دابش دەکرێت بەشی دووەم لە سەدا 85 هاتووە و بەردەوام لە دابشکردنە ئێستا بەشی سێهەمی بەشە خۆراکە کاتە بەشی دووەمی ڕەمانگی ڕەمەزان چوو وا بڕیار و لە مانگی ڕەمەزان دوو بەشە خۆراک بدرێ ئەویش شەکرەکەی هاتووە وردە ماوەدەکانی کەش دێن تۆزێ هاتنی ماوەت بۆ هەرێمی کوردستان تۆزێک کەم تەرخەمی تێدا بوو لایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە ئێستا شاندێکیان لێرەیە کۆبوونەوەمان هەیە لەگەڵیان پاشکەمێکی کە لەو کۆبوونەوەیدا ئەو گلەی و گازنەری خۆمان کە هاوەنا و هیا وڵاتیان پیان دەگەێنین ئێمەش وەکو هەرێمی کوردستان حەقیەوەمان هەیە کە لە کات لەگەڵ شارەکانی تری عێراقا ئەو ماوادانە کە دێن بەشی ئێمەش بنێرن لە کاتی خۆیدا بۆیدا بەشیکەن بەسەر هاوڵاتیان کە دێت ئێرە ژێمە لێرە جارێکی پشکنینی بۆ دەکەینەوە چەند ڕۆژێکی پێدەچێت چونکە بەڕاستی دەمانەوەی دڵنیا بینەوەی ئەو ماوادانەی کە دێنە هەرێمی کوردستان و لەناو کۆکەکانمانەدا دەنرێن بەکەڵکی بەکارهێنان دێن تا نەزانین بەکەڵکی بەکارهێنانن دابەشی ناکەین ڕەنگە هەندێک جارێک لە هەندێک شوێن هەندێک ماواد لە لای بایعەکان سیرکرێت کە فەردەکاڵ دەچڕێ خراپ بێ ئەوە ناکاتە ئەوەی کە هەموو ماوادەکان خراپن ڕەنگە هەندێک فەردە لە کاتی باردکردنا لەناو ئاوە دێت ڕەنگە تەڕ بوو بێ داوامان لە بریکارەکان کردو ئەوە دابەش نەکەن ئەو ماوادە بگێڕنەوە بۆ لای کۆمپانیای خۆراک بۆی ئێمەش بینێرین بۆ بەغدا و بەدیلی ئەوە خۆراکی کەمان بۆ بێت زۆر باشە دەگوترێت ماوەی 6 مانگێکە ئارد نەهاتووە هۆکاری نەهاتنی ئارد چییە وەک گرفتەکە لەکوێوە سەرچاوی گرت بەڵێ ئارد دەبێ ئەو دەبووە تا ئێستا ئێمە بەشی چوارەمان وەرگرتایە چونکە ئێستا لە ناوەڕاست و خۆراک بەشی چوارەم دابەش دەکرێت بەڵام لە هەرێمی کوردستان لەبەر خۆمان گەنممان نەما بۆ ئێمە ئەم ساڵ 120,000 تن گەنممان وەرگرت بەشی خۆمانی نەکردوکەوە داوامدا بێ مناقەلەمان بۆ بکەن لە ناوەڕاست و خواری عێراقەوە چاوەڕێمان کرد لە دیارە لە کۆگەکانی ناوەڕاست و خواری عێراقیشا گەنم نەما بوو ئێستا گەنمێکی مستەوریدیان هێناوە لە ئەڵمانی و ئوسترالیا لەو گەنمە حەسەی خۆمانیان بۆ ناردوین ئێستا لە سایلۆکاندایە بەڵام کێشەکە لەوەدایە ئەو گەنمە مستەورەدە ناکرێت سەڵاسەت بەکاری بێن دەبێت لە سەدا 20 گەنمی مستەورەت بەکار بێن لەگەڵ گەنمی محەلیە گەنمە محەلیەکە نییە دەبێت بۆوان بێنن ئێستا ئەمر لەم هەفتەیەدا فشارێکی زۆر لەلایەن وەزارەتی بازرگانی و جەنابی وەزیر و بریکاری وەزارەت و پەرلەمانتارەکان و خۆمان وەکو بەڕێوەتی گشتی لەسەر خەتی لەگەڵ وەزیری بازرگانی و وەزارەتی بازرگانی عێراق بۆی گەنمی خۆماڵیمان بۆ بنێرن چونکە گەنم خۆماڵی دەبێت لە ساڵ 80 خۆمان و لە سەدا 20 مستەورەتەکە تێکەڵکەین بۆیە ئێستا تا ئێستا بەشی یەکەم لە سەدا 50 هاتووە بە هەردووکی لە ئێستادا خەریکین هەندێکی ئەوەی کە گەیشتە شارەکان گەنمەکە دێنەرینە ئاشەکان دەیکارڕن و دەیکەن بە ئار بەڵام ئێمە جەختمان کردوتەوەوانە کە دەبێت لە نزیکترین کاتە ئەو دوو بەشەی کەشمان بۆ بنێرن و چاوەڕێ دەکەن چونکە ئێستا گەنم لە ناوەڕاست خۆراک دەستی بەوەرگرتن کردووە و بەڵێن نیشان داوە کە بە زووترین کات گەنمی خۆماڵیمان بۆ بنێرن بۆ ئێمە تعویزی ئەو ماوەیە بکەین کە وەرمان نەگرتووە ئەو کەمە دوا پرسیار لەبارەی پارەی جوتیارانەوە چەندی هاتووە چەندی ماوە ئەو بڕەپارێکەوە لای حکوومەتی عێراق بەنسبەت پارەی جوتیارانەوە ئەم بۆ ساڵی 2021 هەموو پارەکەمان داوە هی جوتیاران لە پەرلەمانی عێراق لە یاسای بوجا بڕیاردا بۆ هەر تەنێک 50,000 دینار زیاد بکەن ئەو 50,000 دینارش لەم ماوەی پێشوە ئەویش هات ئێستا خەریکی دابشکردنی و 50,000شین بۆ هەر تەنێک گەنم کە وەرگیراوە یعنی هەر جوتیارێک لە سایلۆ گەنمی تەسلیم کردی بێت چەند تەنی گەنم تەسلیم کردی بێ ئەوەندە 50,000 دیناری وەرەگرێ ئێمە دەستمان پێکردو لە هەموو سایلۆکان ڕەنگە تەواویش بوو بێ ئێستا سواز بۆ ژیان سەرچاو سپاسەکەم دەستان خۆش بێت بەڵێ ئەمە سەبارەت بە کێشەی ئارد و کێشە بەشە خۆراک بوو کەوا نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی بازرگانی پێڕاگەاندنی و هۆکارەکانشی شی کردەوە بەڵێ